ئەمڕۆ بەڕێزان ئەمڕۆ کاژمێر دوای نیوەڕۆ ئاگادارکراینەوە بە هەبوونی ڕووداوێکی هەورە بروسکە. دیارە ئەم ڕووداوە لە کاژمێر یەکونی بووە، یەکونیوی دوای نیوەڕۆ. بەداخەوە خێزانێک دەستنا گوندی سەرسیان لەوێ بۆ گەشت و سەیران دەچن، هەورە بروسکە لێیان دەدا. ئەم خێزانە 5 کەس بوون و لەو 5 کەسە 2 کەسیان بەداخەوە گیان لە دەست دەدەن کە یەکیان سەرۆکی خێزانە بە ناوی محەممەد خضر کە تەمەنی 37 ساڵە و پیشەی پێشمەرگەیە، و کوڕەکەشی بە ناوی ئارێز محەممەد کە تەمەنی 11 بۆ 12 ساڵانە. و 3 کەس لەو خێزانە ئەوانی تریش دیارە وەکو هەواڵ پێمان گەیشتووە کە بریندارن، بەڵام دوای ئەوەی کە گەیەندرانە نەخۆشخانە دیارە یەکیان باری تەندروستی ناجێژیر بوو وەکو بریندار بوو، ئەوەی تریان وەکو سەدمە تووشی سەدمە بوون لە کاتی هەورە بروسکە. دەمەوێت ئاماژە بۆ بدەم کە لە سنووری ئیدارە ڕاپەڕین ئەمە یەکەم حاڵەتی گیان لە دەستدان هەبێەوە بریندار هەبێ، بەڵام حاڵەتی هەورە بروسکە زۆر هەبووە کە زیان بە سروشتی گەیاند بێ. یارم پیاوەی ئێمە دوای نوێژی جومعە لە عەجەوە چۆتە سەفر و سیاحی بۆ خۆی لە گوندەکەی خۆمان لەگەڵ ماڵ و منداڵەکەی خۆی 5 کەس بوونە لەبەر ماڵان لەسەر کەندەی دانیشتوون ڕاستە قوێیشی لێیە لەبەر ماڵی سەرسیان بە لە گوندەکەی خۆمانە. دیارە مقدەری خوای وا بە گەواڵە هەورێک هاتۆ ئەو هەور و ترشقی ئەو بەدواوە بوو، هەورە تشقەش لە 3 کەسانی داوە لە بابەکەی و لە 2 کوڕانی داوە. دیارە بۆ خۆی و کوڕێکیانی ژیانی لەدەستداوە، کوڕێکیانیشی خۆشبەختانە هاتۆتەوەش خۆی لە خابزای تەندروستی باشە. مەڵە هەورە بروسکە بوو لەیداون ئارە وڵا هەرچی سووتاندون و ڕەشی کردوونەوە. دیارە خزمەکانی خۆمان لێ چاویان لێ بۆ بە زووترین کاتێنیانەوە و لێرەشەوە زۆر سوپاسی هەموو دوکتۆرە بەڕێزانە دەکەین و هەموو دەستدام و دەستگا حکومەکان دەکەین. بەڕاستی زۆرمان پێوە ماندوو بوون و سوپاسی هەموو تاک بەتاشی هەموو ئەو خزم و دۆست و برادرانە دەکەین کە تا ئەم دەقەش لەگەڵمانن پێمانەوە ماندوو بوون، زۆر سوپاسیان دەکەین هەر لەسەرسیانەوە تا دەگاتە ئێرە. وەڵی بابەکان تقریبان محەممەد خدر عوسمان ناسرا و محەممەد ئیمام خدری دیارە تەمەنی دەوری 30 ساڵێ مالی 89 پێشمەرگەیە و کوڕەکەشی پۆلی یەشی ناوەندیە و بە ناوی کاکە ئارێزە. ئەوی کەشیان بەڵێ تەمەنی 11 ساڵە، ئەوی کەشیان ناوی ئاریایە. خۆشبەختانە ئەو بریندارە لە خەستەخانەیە باشەوە هاتەوەش خۆی ئەو تەندروستی باشە لەخوای بەداچیشیان لەگەڵ بەچکە چکۆلەکەی 3 مانگانە بووە، ئەویش باشە لەخوای بەزیاد بێ.